یەکێک تر فێهم دەوانێت کە ئیمان بەتاڵەکانەوە کە لا ئیلاهە ئیلڵڵاه کە بەتاڵەکاتەوە هەچ کەسێک کافر بە کافر نەزانێت هەچ کەسێک کافر بە کافر نەزانێت پێ کافرە بێت. یعنی چی؟ يعني خۆی گەورەی لە قورئانە فەرمێ لەقەد کەفەرە الذین قالوا إن الله ثالث ثلاثة. هەچ کە زوتی خواسیانە ئابە و ئیبنە و ڕوح القودسە خوا فەرمێ لەقەد کەفەر بە قەدی تحقیق و تەوکید دەڵێن بە حەقیقی کافر بووە. تۆ بڵێ وەڵا ناتوانی بە مەسیحی بڵێ کافر. جوولەکەی ئەڵێ عوزەیر ئیبن الله، ئەڵێ عوزەیر کوڕی خوایەتە، بڵێ کاکە خۆ هەمان کافر نین. کابرا خۆی زەلام هەیە خۆی بەدەمی خۆی ئەڵێ من باوەڕم بە خوانێتەوە ناتوانین پێی بڵێ کافر. ئەوەی کافر بە کافر نەزانێت و بەرنامەی ئەوان بە کفر نەزانێت بەرنامەیەک کە شەریک بۆ خوا بڕیاردا و کەسانێک گا پەرستن و کەسانێک بتپەرستن تۆ بە کافریان نەزانی ئەوەش خۆتی پێ کافرە بیت. خوا پەنامە بە. خۆی گەورەی لە قورئانە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. ئەڵێ هەچ کەس کافر بێ بە تاغوت، تاغوت ئەو شتانن کە لە غەیری خوا پەرسترێن، ئەبێ لە پێشە کافر بی بە تاغوت. ئەو شتانەی کە خەڵگەی پەرستن بڵێ خوای من هیچی ناپەرستم، ئەوانە لەسەر کفرن. اینجا ويؤمن بالله، اینجا ئیمانێ بەخوا بێ. هەتا نەڵێ لا ئیلاهە اینجا ئیلا الله، هیچ خوایەک نییە ئەوانەی کە هیچی بەخوا نازانین ئیلا ئەڵڵا نەبێت. ئەوەی ئەوانەی پەرستن ئێمە بەخوای نازانین، عیسا بەخوا نازانین، عوزەیر بەخوا نازانین، لات و عوزا و هوبەل بەخوا نازانین، فیرعەونەکان و ئەوانەی شۆر فیرعەونەکان کەوتون و نمونەی فیرعەونەکان و خەڵگیان پەرستێ لە دنیایە لە پاشا و مەلیک و ئاغا و کوێخا و شێخ و دەسەڵاتدارەکان ئێمە هیچیان بەخوا نازانین. خوای ئێمە بەس ئەڵڵایە. ئەوەشی چوە فەردینی ئەوان کافر بۆ بێ بە کافری بزانی. قل یا ئەیها الکافرون، هەی کافرینە لا أعبد ما تعبدون. ئەبێ پێی بڵێ کافر، ئەبێ کابرا بزانێ کە کافر بووە. ئەگە بڵێ کاکە خۆ تۆش کوڕە بەوە کافر نابی، دەی تۆڵێ ئەیسا کوڕی خوایە تۆش باوەڕێ بە خوایە خۆ بەوە کافر نابی. کە تۆ ئەون نەکرد بە کافر خۆشە کافر کردووە. دیارە قەناعەتە بەینەکەی ئەوش هەیە. یان ئەوە بەنایەوە باسیکەن وەڵا تەقاروبی ئەدیان دینەکان لێکتر نزیکەینەوە خەڵکی خاڵێکی وەسەط هەبێ لە بینی مەسیحیەت و ئیسلام و جوولەکە و کفر و بتپەرستێتی و لە خاڵێکی ناوەڕاستە بگەین بێک تۆ زێ لە دینەکەیم و تۆ زێ لە دینەکەی ئەوان و تەنازولکردن نییە لە لا ئیلاهە ئیلا الله. لا إله إلا الله شتي تنازلي يبكي. ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. خوافا أي محمد أجر خواف يانك وتعثابي كذا خيبوا بزماني لوسي كافر كان توزي هالخلتي توزي نرمي بلانا. أنا كافر بديني أوان إنجا إيماني بالله بيت. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. هاتك كافر بالطاغوت إنجا إيماني بخوانا أو بتكي خواي قرتوا أو دسي ببرنامجي خوا قرتوا. إبراهيم هر خوي برازاكي بولوط كيف باوري بيناك چند نفري كم خزانەکەشی باوری پێناو کەچی هاتووە 4 نەفەر و دەدای خۆماڵە 4 نەفەر و لە تێکن کەسی لەگەڵانی نەعاشرەت و نەخزم و نەقەوم و نەدەفڵات و نەقووەت و کەچی چی بڵێ بە کافرەکان جارێ هاتۆ پێش هەموو شتێ بتەکانی شکاندن هەر بتەکانی لە توپەتکردن لە ڕۆژی جەژنە تەورەکەشی کردە ملی بتە گەورەکە کەوتیان کێشکانێتی وتیەوە هاوە تەورەکە لە ملی کێیە لەو پرسن دیارە ئەو شکانێتی پرسیان لەو بکەن ئەم ئیبراهیمە سەلامی خوای لێبێ چی بە قەومەکەی ئەڵێ خوا بۆمانە گێڕێتەوە ئەڵێ قەد کانە لەکم ئوسوەتون حەسەنە فی ئیبراهیم ئەڵێ جوانترین نمونە بۆ ئێوە ئیبراهیمە خوا پێمانە ئەڵێ جوانترین نمونە کە ئێوە چاوی لێ بکەن ئیبراهیمە بۆ چی کردو ئیبراهیم ئیبراهیم والذین معه ئەوانەشی کە لەگەڵیا بوون نەک هەر خۆی ئەوانەی کە ئیمانیان هێنابوو لەگەڵیا إذ قالوا لقومهم بملتكي خوان وشي بقومكي خوان بقومكي أم بتيانا برز أمان إيماني أم بخوان أبو بقومكي خوي بلتشي لقومه بقومكي خوي بلتشي إنا براء منكم إما برين لإيوه حاشات عن لي إما برين لإيوه بو ملة بو قومي خو بلي إنا براء منكم ومما تعبدون من دنيا برين لإيوه لهم أوشتانش كلا غيري خواي برستن خواي بشاهد بما برين بقومكش بلي كاكي ما برين لو إيوه برستن لە خۆشتان و لە پەرستراوەکانیشتان کەفەرنا بیکم کافرین بە دینەکەی ئێوە چۆن ئێوە کافرن بە خواکەی منیش کافرم بە دینەکەی ئێوە ئەو دینەی ئێوە کە خوا ناناسێت ئەو دینەی کە ئێوە ئیعتیرام بە ذاتی ئەڵڵا ناکا منیش کافرم بە دینەکەی ئێوە منیش باوەڕم بە دینی ئێوە نییە وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا دوژمنایەتی و ڕق و قینە لە بینی ئێمە و ئێوە بۆ هەتایی ئەبێ بەرپا ببێ هەتاکو ئیمان بەخوا دێنن يعني إبراهيم تو شو كسر لقلا تحدى أمي لتاقي
کە مادەم وانە کافرن یەڵایەکن هەموو خەڵکی دنیا کافر بوو خوایە بەشایەت بە من بەریم لەم خەڵکە و لەوەشی کە ئیمانیان پێناوە مادەم باوەڕ بە تۆ ناکەن هەرچێکی کە ئەپەرستن غەیری تۆ خوایە من ئەوان چۆن کافرن بە ذاتی ئەڵڵا منیش کافرن بە خواکانی ئەوان ئەمە شەرتی سێم ئەبێ کافر بە کافر بزانی باوەڕ بە دینەکەی ئەو نەبێت